ئێمە کاتێککە دەمرین چەند شتێک هەیە لەگەڵمانە دێت بۆ ناو گۆڕەکەمان. یەکێک لەو شتانەی کە دێت بۆ گۆڕەکەمان لەگەڵمانە دەبێت قورئانی پیرۆزە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیحدا باسی کردووە عیبادەتەکان دەوری ئەو ئینسانە ئەدەن لە عەزابی خوا دەیپارێزن. قورئانی پیرۆز ئەوەی کە خوێندووێتەوە لە دیارسەری لای سەریەوە قورئانی پیرۆزە. قورئانی پیرۆز لە دیارسەرتە، لای سەرتەوە لە سزای خوا دەتپارێزێ. بەڵام ئەو مۆبایلەی کە پێتە لەگەڵتا نایە بۆ گۆڕستان. ئەو مۆبایلەی کە پێتە لێت ئەسێنرێ، کەواتە کامیان بە کەڵکی ئێمە دێ. ئەو مۆبایلەی کە شەو و ڕۆژ زۆر بەمان گوناه و تاوانی پێ دەکەین، شتی خراپە بڵاو دەکەینەوە، قورئانەکەی و کەلامەکەی خوا هەیە ئەچین گۆرانی بڵاوەکەینەوە. فەرمایشتی خوا هەیە دەڕۆین گردە ڤیدۆی و فلیم بڵاوەکەینەوە. فەرمایشتی خوا هەیە دەڕۆین قسەیەکی خۆشی هەندێک کەس بڵاو دەکەینەوە. بەڵام کاتێکیش کە مردین پەیجەکەمان، ئەکاونتەکەمان، فەیسبووکەکەمان بێخاوەن دەبێ و لەگەڵیشمانە نایە بۆ گۆڕستان. بەڵام قورئانەکەی کە لە دنیادا خوێندوومانە لە دیار سەرمانە. و کاتێکیش کە لە گۆڕ دەرئەچین، ئەو ڕۆژەی کە زیندوو ئەبینەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی ئیماندار کاتێک کە لە گۆڕەکەی دەرئەچێت، ئەوانەی کە لە دنیادا قورئانیان لەبەر کردووە، قورئانیان خوێناوە، گۆرانەکەت لە کاتی زیندوو بوونەوە تا لە سزای خوا ناتپارێزێ، دڵخۆشت ناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەو کاتێک کە ئینسان لە گۆڕەکەی دەرئەچێ، قورئانی پیرۆز دێ بۆ لای یەکسەر پێشوازی لێ دەکات، دەڵێ من دەناسیت؟ ئەو کەسەش دەڵێ ناوەڵا ناتناسم. تۆ کێی؟ ئەڵێ من ئەو قورئانم کە لە دنیادا بە شەو دەتخوێنا، بە ڕۆژی دەتخوێنا، هاتوومە شەفاعەتت بۆ بکەم لای خوای پەروەردگار. بەڵام ئایا مۆبایلەکەی دەستمان لەگەڵمانایە لەو کاتەدا؟ ناوەڵا. کەواتە بزانە لە دوای مردنت مۆبایلت لەگەڵدا نییە. بۆیە باسی مۆبایل دەکەم، چونکە ئەمڕۆ مۆبایل بۆتە گەورەترین شتێکە بەدەستی ئینسانەوە بێت، گەورەترین دەستکەوتی ئێمەیە. زۆر جار پرسیار لە خۆمان دەکەین یاخود بە بیرمانە دێت باشە پێشینانی پیاوچاک خواناسان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ چۆن ئەوەندە تااقەتیان هەبوو قورئان ئەوەندە بخوێنن. ئەبوو بەکری کوڕی عەیاش ڕەحمەتی خوای لێبێ لە سەرەمەرگا بوو، یەکێک لە زاناگەورەکانی قورئان، خوشکەکەی زۆر گریا. فەرمووی ئەی خوشکەکەم بۆ دەگریت؟ وتی وەڵڵی کاتێککە حاڵی تۆ دەبینم گریانم دێ، تۆ لە سەرەمەرگای براکەم. فەرمووی مەگری، سوێند بەخوا ئالەو شوێنەدا 18,000 جار قورئانم ختم کردووە، 18,000 جار. ئەگەر ئێمەش ڕەمەزانێ بۆ ڕەمەزانێ قورئانێ ختم کەین و ئەزانین لە غەزای بەدر و ئوحودا بەشداریمان کردووە، 18,000 جار قورئانم لەو شوێنە ختم کردووە، سوێن بەخوا. بیرەکەیتەوە باشە چۆن توانیانە بەم شێوەیە لەگەڵ قورئاندا بن. بەڵام کاتێک کە سەیری ئەمڕۆی خەڵک دەکەی، هیچ کاتێک لە مۆبایل بێزار نابێ، ئەو کاتت ئەو غەریبێت لەسەر لا ئەچێت، ئەو معجیبی بەزانایان بۆت دەرئەکەوێت. ئەمڕۆ خەڵکی حاڵی چۆنە لەگەڵ قورئاندا؟ نییە، حاڵی خراپە. بەڵام لەگەڵ مۆبایلدا حاڵی زۆر باشە. ئەوان لەگەڵ قورئاندا بوون وەکو چۆن ئێمە لەگەڵ مۆبایل داین. ئێمە لە مۆبایل بێزارە بین؟ ناوەڵا، زۆرێکمان هەر بێزار نابین. دا ئەوانش لە قورئان بێزار نەبوون، بەڵام ئەوان بردیانەوە ئێمە دۆڕانمان ئەگەراوە بڕۆین. بۆیە کاتێک کە دەڕۆیتە ناو گۆڕەوە، و کاتێکیش کە لە گۆڕای، و کاتێکیش کە لە گۆڕ دەرەچی، مۆبایلت پێ نییە، بەس قورئانەکە لەگەڵ تایە. بۆیە قورئان بخوێنە، مۆبایلەکەت پێ قورئان بخوێنە.